بەڵێ هەر تایبەت بە ڕەوشی سیاسی و کۆمەڵایەتی کریسیانەکان دەمەوێت زیاتر بوەستم گفتوگۆی لەسەر بکەین لەگەڵ میوانمان ئامر حوزەیران ئەندامی مەکتەبی سیاسی پارتی دموکراتی بەیتن نەهرین کە میوانە لەگەڵمان. بەخێر هاتی کاک عامر ئەو پێشەکیش پیرۆزە ئەم سەری ساڵ و جەژنە لێتان بەو هیوایی کە بە ئارامی و ئاسوودەی ژیانی ئاسایی خۆتان وەکو کریسیانەکان لە عێراق و لە کوردستان بەڕێوە ببن. پێش هەموو شتێک ئێمە کە ئەو هیوایە ئەخوازین بابزانم بۆ ئێوەی کریسیان عێراقی نوێ ئەو شوێنە بوو کە کریسیانەکان هیوایان بۆ ئەخواست. زۆر سپاس. جەژنی کرسمس لە هەموو لایەک پیرۆز بێ بە تایبەتی لە مەسیحیەکانی کوردستان و هەموو کریسیانەکانی جیهان. ئەوەی لە ڕاستی بێ ئێمە وەکو بڵێ وەکو نەتەوەی کردە و ئاشووری و مەسیحیەکان بەگشتی ئێمە چاوەڕوانی شتێکی نوێمان دەکرد لەگەڵ ئەو نوێبوونەوەی لە عێراق ڕۆیدا بە ڕوخانی ڕژێم نەمانی ڕژێم و نەمانی موسەساتەکانی داپلۆسێنەکانی ڕژێم هەستمان کرد و ویستمان لەگەڵ خەڵکانی عێراق بەگشتی ئەگەر کورد بێ عەرەب بێ تورکمان بێ لەگەڵ هەموو ئەو لایەنانە ئەو نەتەوانە وەکو بڵێ یەک ریزی بنوێنین بە تەبایی و بە پێکەوە ژیانێکی ڕاستەقینە بژین لەم ئاستی کۆمەڵایەتی مەسائلی سیاسی مەسائلی ئیداری لە هەموو ڕێکەوە لە ڕووی ژیانی سیاسی و کۆمەڵایەتیدا. بەڵام بەداخەوە عێراق هەنگاوینە هەنگاوەکانی زۆر ترسناک بوون بە تایبەتی بۆ ئێمەی کرد و ئاشووری بووە هۆی وەکو بڵێ کەمبوونەوەی ژمارەمان لە عێراق لە ئاستی عێراقا لە ڕقمێکەوە بۆ ڕقمێکی زۆر ترسناک بڵێن. ئەمە داخوازی ئێمە وەکو نەتەوەیەک بەشداریمان کردووە لە بنیادنادی عێراق خۆشمان وەکو بڵێ بە ئەو خاکە بەهی خۆمان دەزانین ئەو وڵاتە بەهی خۆمان دەزانین بۆیە ویستمان بە بەشدارێکی کاریگەر بین. بەڵام بەداخەوە بۆچوونی توندڕەوی بۆچوونی سیاسی توندڕەوی تا ئێستا ئەم ئەقلیەتە ماوە لە عێراقا بۆ ئەوەی غەیری هەندێک نەتەوەکان نەتوانن بەشدارێکی کاریگەریان هەبێ لە بنیادنانی عێراق لە ڕووی سیاسی و ئیداری و ئەونی و شوێن مەسائلەکانی تر. کاک عامر لە دوای 2003 هەتا گەیشتە 2004 کۆمەڵێک مەتران و ئسقوف و قەشە کوژران و ژمارەیەکی زۆری خەڵکی کریسیان ئاوارە و دەربە دەربوو بەشێکیان ڕیان کردە هەرێمی کوردستان بەشێکیان هەر بەگشتی عێراقیان بەجێهێشت و ئەمێ بڵێم ئەم هەموو مەینەتیە کە هاتۆ بەسەریانە ئەم مەینەتی پێکهاتەیە تاوکو ئێستاش لە عێراق هەر بەردەوامە هەر مەترسیتان لەسەر هەیە؟ تا ئێستا بەردەوامە کێشەی سیاسی و ئەمنیمان هەیە لە عێراقا بەگشتی مەترسیمان لەسرە چونکی مەسائلی ئەمنی و سیاسی لە عێراق تا ئێستا وەکو بڵێ ئیستیقرارێکی وەکو بڵێ بەخۆی نەبینیوە. دیارە ئەمانە دەبنە هۆکاری لەبەر ئەوەی خەڵکانی ئێمە کۆچ بکەم بۆ دەرەوە کوشتنی نەک لە ئاستی مەتران و قەش و هەندێک مەسائلی ئاینی حتا مەسائلی وەکو بڵێ سیاسیشمان هەندێک مزایقات و شتمان لەسرە بۆیە کە وەکو خەڵکیێکی سادە و وەکو بڵێ سادە بێ حەز دەکا بە نەبوونی ئەمن و ئیستیقرار بۆوی ژیانی خۆی لە مەترسیدا ئەبێنێ. بۆیە دەبێتە هۆی سەبەبی وەکو بڵێ سەبەبێکی ڕئیسیە بۆ کۆچکردنەکەی بۆ دەرەوەی وڵات. ئەگەر ئیستیقرارێکی بەخۆی نەبینێ ژیانی خۆی مطمئن نەبی لە ژیانی خۆی لە ئیستیقراری خۆی لە بوونی خۆی لە داهاتووی خۆی حتمان ئەمە دەبێتە هۆی ئەوەی وڵات بەجێ بێڵێ و ئەمەش کاریگەری دەبێتە سەر مانەوەی وەکو بڵێ وجودی ئێمە سوقلی ئێمە لەم وڵاتەدا. بۆیە ئێمە داوا دەکەین لێرەوە داوا دەکەین کە دەسەڵاتداری عێراق بەگشتی ینی بە نەهجێکی تر ینی تەقبولی غەیری خۆیان بکەن لە ڕووی سیاسی و لە ڕووی ئیداری و لە ڕووی حتى کۆمەڵایەتی بۆ ئەوەی ئەم گەلە بتوانێ خۆی ڕێکخاتەوە لەم ژیانە نوێدا ژیانی سیاسی نوێدا بۆی بە ئیستیقرارێکی بەخۆی ببینێ حەز بکە فعلا ئینتیمای هەیە بۆ ئەم وڵاتە. بەڵام ئەگەر ئەم خەڵکە وەکو بڵێ خەڵکانی ئێمە وەکو کلد و ئاشووری لە 2003 تا ئێستا زوڵمیان لەسرە دەربەدەر دەکرێن دەکوژرێن وەکو بڵێ ماڵ و مولچیان دەبردرێ ناتوانین هیچ بکەن ینی
جا ئەمانە هۆی دەبنە سەبەبێکی ڕاستەقینە بوو ئەوەی ئەم خەڵکان ئەم وڵاتە بەجێ بێڵن چونکی هیچ داهاتوویەکی باش و خۆش بۆ خۆی نابینێت ناتوانێت خۆی بنیاد بنێتەوە. دروستە لەسەر داهاتوو قساکەین تا چەندێک خەڵکی کریستیان دڵیان بە داهاتووی ژیانیان خۆشە لە عێراق بەڵام باسی سیاستت کرد ئەم پێک هاتەیە تا چەند توانیوێتی لە ناو عێراق ڕێگەی پێ بدرێت ئاوێتەی بابەتە سیاسەکان ببێت یاخود ئاوێتی پرۆسە سیاسەکان ببێت بۆ نمونەیەکێکی وەکو ڕێیانکردانی تەنانەت سەرکردایەتی هێزێکی شاکات و خۆی بە سەرکردەیەکی باشیش ئەزانێت بۆ کریسیانەکان تا چەند توانیوێتی ماف و ئەوەی کە پێویستە بۆ کریسیانەکان لە ناو سیاسەتی عێراق بچەسبێنێت خۆی گەلی ئێمە گەلی کلد و ئاشووری وەکو نەتەوەکانی تر ویستی لە پرۆسەی سیاسی عێراق بەشدار بێ یعنی بە کاریگەریش بەشدار بێ وەکو بڵێ محاولاتەکانی خۆی کرد بۆ ئەوەی لەگەڵ هەموو لایەنەکان بۆ ئەوەی بتوانێت شتێک بۆ گەلی خۆی بکە لە ڕووی سیاسی و لە ڕووی ئیداری بەڵام وەکو گوتم تەداخلاتی هێزە دەسەڵاتدارەکان بووە سەبەبی ئەوەی هێزی ئێمە کەم بێ ینی بۆچوونی ئێمە ینی بە هەن وەرنەگیرێ لە پەرلەمانە لە حکوومەتە ئەو کەساتانە توانیان بۆچوونی ئێوە بە هەند وەربگرن و دەنگی ئێوە بن کامەیان وەکو ڕیانکردانی خۆی ڕێیانکردانی کە هاتۆتەوە ناو پرۆسەی سیاسی وەکو جیهەتێکی سیاسی سەربەشیعە ئەگەر بڵێن توانیوێتی خۆی لەگەڵ ئەوان بگونجێنێ زیاتر بۆی بتوانێت زیاتر دەسەڵاتەکانی خۆی بسەپێنێ مافەکان لە ڕێگای ئەودا بێتە پێشەوە مافەکانی گەلی ئێمە تەمەنامان دەکرد ئێمە خۆمان یعنی بتوانین هەنگاوەکانی خۆمان ڕاستەقینە ئێمە بنوێنین هەنگاوەکانی خۆمان بەبێ زغوتات بەبێ کاریگەری لابەلا بەسەر ئێمەدا بێتن بەڵام بەداخەوە ئەم پرۆسی سیاسی عێراق بە ڕاستە ڕێدا ناڕوە بۆ هەموو لایەک ئێمە حتا دەیبینین مەسلەی حتا نەتەوەی کوردیش وەکو بڵێ کوردیش لە پەرلەمان و لە مەسلەی ئاستی عێراقا زوعفێکی پێوە دیارە ئەمەش وەکو ئەوەیە گوتم هەنگاوەکان وەکو بیرێکی توندڕەوی بیر دەکەنەوە بە عەقەلیەتێکی زۆر توندرە بیر دەکەنەوە ناتوانن نەتەوەکانی تر بگونجێن لەم سیاسەتە نوێدا. ئێستا بەراورد بەوەی کە ئەگوزارێت لە دۆخی کریسیانەکان لە عێراق و لە هەرێمی کوردستان پێت وایە کۆچ زیاتری کردووە بۆ دەرەوە یاخود ڕووەکەن لە کوردستان ئەوەی کە لە کوردستان بۆ کریسیانەکان دەستە بەرکراوە چیەکەوا لە کریسیانەکان ئەکات عێراق بەجێ ئەهێڵن بەرەو کوردستان کۆچەکەن یان بەشێکیشیان هەیە لە دەرەوە ئەگەڕێنەوە بۆ کوردستان خۆی وەکو ئەگەر وەری بگرێن وەکو کریسیانەکان وەکو کلد و ئاشوورەکان هەر شوێنێک مطمئنی بە خۆیان ببینن ئەتوان لەوێدا بژین خۆی وڵات دەبێ وڵات بە دەستورە کەشوە پارێزەر بێ بۆ خەڵکانی خۆی ئەگەر دەستور و دەسەڵاتدار پارێزەر نەبێ بۆ ئەوڵەکە حتوەن ناتوانێت لە وڵاتەدا بژی جا ئەگەر بە دوای شوێنێکدا دەگەڕێتەوە بۆ ئەوەی لە ناویدا بحەسێتەوە بتوانێت ژیانی خۆی دەستەبەر بکە ژیانی خۆی بەردەوام بێ لە ژیانی خۆی بۆ ئەوی داهاتوێکی باشتر و جوانتر بۆ خۆی مسوگەر بکە بۆ یەکە لە عێراق وەکو بڵێن محافەزاتەکانی وەسەط و جنوب کە لەوێ کۆچ دەکەن دێن مەسەلەن بۆ کوردستان دێن بۆ دەرەوەی وڵات دەچن حتما دەیانەوێ شوێنێکی ئارام بە خۆیان ئەو ئەمەلە لە کوردستان هەیە کە بتوانن داهاتوی خوانی تا ببینن بێنە تا ڕادەیەکی زۆر لە کوردستان زۆر ئەمەلێکی زیاتریان هەیە بۆ ئەوی بتوانن داهاتوی خۆیان دەستەبەر بکەن لێرە لە کوردستانە لە شوێنەکانی تری عێراق ئەمە وەکو بڵێ بە پراکتیک بۆ خۆیان نواندویان کە لە کوردستان زیاتر دەتوانن ژیانی خۆیان بەسەر ببەن و داهاتوێکی باشتر بۆ بارزانیش لەو تارێکە باس لەوە ئاکات دەڵێ ئەگەر پارچەیەک نانیشمان هەبێت یەک پارچە نانمان هەبێت یەک لەت یەکەین لەگەڵ برا کریسیانەکان و بەیەکەوە بەشی ئەەکەین ئەمە تا چەند گرنگە بۆ کریسیانێک کە گوێبیستی هەڵوێستێکی وابێت ئەمە خۆی لە خۆیدا مووقفێکی زۆر گەورەیە بۆ میلەتی ئێمە ئەمە دەبێتە مەسلەیەکی معنەویە بۆ ئێمە بتوانن زیاتر پشتیان ببەستن بە شوێنێک کەدا کۆچیان لێ دەکرێت جەنابی کاک مەسعود چەند جارە ینی مەواقفی دیارە بەرامبەر ئێمە وەکو کلد و ئاشوورەکان
کە بژگیری کردووە لە مافە نەتەوەیی و ئیداری و سیاسەکانی ئێمە لەگەڵ لایەنەکانی تریش بەڵام خودی خۆی چەند جار وەکو بڵێ ڕووبەڕوو بە شوێنەکانی معنی گوتووە کە دەبێ مافەکانی ئەمانە پارێزراو بن و دەستکاری نەکرێن. سپاسی دەکەن بەەوە مواقفانە. بەڵێ سپاس دەکەین میوانمان عامر حوزەیران ئەندامی مەکتەبی سیاسی پارتی دموکراتی بەیتون نەهرەی میوانی کوردستان 24 بوویت. سپاس.